بەهۆی هەرزانبوونی نرخی مریشکەوە جارێکی دیکە خاوەن کێڵگە پەلەوەریەکانی سلێمانی دەڵێن زیانێکی زۆریان کردووە و هۆکاری سەرەکی ئەو زیانانەش بۆ بێپلانی حکومەت دەگەڕێتەوە کە نرخڕێک ناخات و هاوکاری ئەو کەرتە ناکات. بەشێکی دیکەش لە زیانەکان دەخەنە ئەستۆی قایمقامی کەلار کە پابەندی ئەو کۆنووسە نابێت پێشتر بۆ هەناردەکردنی مریشک بۆ خواروی عێراق لەگەڵ ئاسایشی ئابووری واژۆ کراوە. ئەگەر حکومەتە خەمی دڵسۆزی ئێمە و دڵسۆزی هاوڵاتیەکانێتی بابێ نرخ دابینکە بابێ ڕقابەی چاودێری هەبێ بابێ کوالێتی دەرمانە جووسکە علەفە ڤاکسین هەر چیڵی با ڕقابەی چاودێری بۆ دانیشتەکان هەرزانکە تێچون هەرزانکە با کیلۆی مریشی لەسەر هاوڵاتیانی ئازیز بە هەزاری ناتوانێت وەڵای ئەمە و کاتی دەستخۆشی لە حکومەت دەکەین. ئەزیزەکەم ئێستا ڕێگری نەماوە خۆ ڕێگری چیە بێ کیلۆی مریشک بە 1900 دینار وەم شۆ ناو پرۆژە ڕێگری چیە بۆ زیاتر لە 3000 دینار لەسەر شانی خاوەن پرۆژەکانی کوردستان تەواو بێت. بەهۆی ڕێگری لە هەناردەکردنی مریشک بۆ خواروی عێراق لە ماوەی 2 مانگی ڕابردوو خاوەن پرۆژەکان دەڵێن بە سەدان ملیۆن دینار زیانیان بەرکەوتووە. حکومەتیش هەموو هاوکاریەکی بۆ کەرتی پەلەوەری ڕاگرتووە. هۆکاری ئەوە زۆری پرۆژەیە و دەستۆنەدانی حکومەت پێشووتر ساڵانی ڕابردوو بەرنامەی بۆ خاوەن پرۆژەکان دانابوو ئەبوو وەجبەیەک 90 ڕۆژ بخانێ ئەمڕۆ کە تۆ وەجبەکەت داخەڵ کرد بۆ نمونە بە 50 شەو ئەیفرۆشی ئەبێت چیت شەویش قاعەکەت بەتاڵ بێت. ئێستا حکومەت هەقی نییە ئەڵێ بازار ئازادە. ئەیکە بازار ئازادە خێرە قایمقامیکە لە ڕێ لەم نەگری بازار ئازادا وایە بۆ ڕێ لە هیچ کەسابەت و ئیشێکە ناگرێت بۆ بتەنها بۆ مریشک ئەواکە. ژووری بازرگانی سلێمانی دەڵێت نرخی مریشک هاڕێی کردووە. خاوەن کێڵگە پەلەوەریەکان زیانی زۆریان کردووە وەکو ناتوانرێت کارە ئاسانیان بۆ بکرێت وەڵامی ئەو نووسراوانە بدرێتەوە کە ماوەی چەندین جارە ئاڕاستەی لایەنە پەیوەندیدارەکان کراوە و وەڵام نەدراوەتەوە. نرخی مریشک هاڕێی کردو و دابەزیوەتەوانێک کە جارێکی تر ئەبێتە سەبەبی زەرزیانێکی زۆر بۆ هاوڕێکانمان بۆ برادەرەکانمان یا بڵین بۆ ئەندامەکانی ژووری بازرگانی کە خاوەنی حەقلەکانن و پەلەوەڕیان هەیە. دیاری ئێمە چەندین نووسراوی تایبەتمان کردووە بۆ لایەنە بەرپرسیارەکان هەر لە بەڕێوەبرایەتە گشتەکانەوە هەتاکو و وەزارەتە تایبەتمەندەکان بۆی کەوا چارەسەری ئەمە بکەن. خاوەنی کێڵگە پەلەوەریەکان باز لەوەش دەکەن نرخی هەر کیلۆیەک مریشک 3000 دینار لەسەریان دەکەوێت بەڵام ئێستا ناچارن بە 1900 دینار بیخەنە بازاڕەوە. ئەوان دەژڵێن مریشک گران بێت و هەرزان بێت تەنها تاوانی حکومەتی هەرێمە کە بێ پلانە بۆ ئەو کەرتە. ڕامیار عوسمان کەناڵی پێیام سلێمانی.